گەڵتان خۆشەویستان لە ئێستەیە هاوکارانمان بڕگەیەکیان بۆ ئامادەکردوین کە باس لە یانەی ڕۆژەکات ئەم یانەیە بێگومان لە کچ و کوڕانی خاوەن پێداویستی تایبەت پێکاتون کامیانێ بۆ کۆمەڵێک لەم کچ و کوڕانە کە خاوەن پێداویستی تایبەتن یانی تۆپی سەرمێزەکەن ئێمە هەمیشە و تومانە خاوەن پێداویستی تایبەت توانەکانیان هیچ کەمتر نیە لە کەسانیاسی بەڵکو بگرێت توانەکانیان زیاترە یعنی توانن بەهرەی جوانتر پێشکەشکەن و توانن حەز و ئارەزۆکانیان بە شێوازێک بخەنە ڕوو کە ئەتوانن لە بوارە جیاوازەکانە خۆیان ببینەوە. هاوکارمان تەرزا ئەم بڕگەی بۆ ئامادە کردوین بابەیەکەوە بزانین ئەمیانەیە هەوڵەکانی خۆی چۆنەیە لەگەڵ کچان و کوڕانی خاوەن پێداویستی تایبەتە و بەرهەمیان چییە و چۆن ئەتوانن ڕاهێنان بکەن و بەشداری بوونیان لە نێو پاڵەوانێتەکانە چۆنە زانیاری زیاتر وەرەگرین و دواترەکە ڕێنەوە فەرموو. ناوم کاروان محەممەد ئەمینە ڕاهێنەری تۆپی سەرمێزی یانی ڕۆژم لە ساڵی 2008 ئەم یاریە دروست بووە لە شاری سلێمانیە ئەو کاتە ئێمە لە کۆمەڵی ڕۆژ بوو با بڵێن یانەکە بە زیانە نەبوو تەنها شوێنێکی کەمەندامی بوو کەمەندامان چون بۆ هیوایە دەیان کرد بەڵام دوای کە بووم بە ڕاهێنەر لەوێ ئیتر ئەو یاریزانانی کە شتێکیان نەزانی وردە وردە لێەوە ئێمە توانیمان کۆیان بکەینەوە و لەوێ تەمرینیان پێ بکەین هەتا ئەو کاتێک کە یانەکەمان دامەزرا کە دامەزرا ئیتر یانێکی تایبەت بە کەمەندامان دروست بوو لە کاتی پارێزگاری ئەو کاتەیە لەو کاتە شەکە یانەکە دروست بوو تاکەیانە بوو لە کوردستانە ئەوەی کە ئێستا با بڵێن گرنگ بوو بەلامانەوە ورشی کەمەندامانێکێکە لەو ورشانەی کە لە هەموو عێراقا ئێستا با بڵێن هەیە کاتی خۆی هەبوو لە عێراقا لە زمانی نظامی پێشووە ئەم یاریانە هەبوو پەرەی باشی پێیرا بەڵام لە کوردستانە بۆ شێوەیە نەبوو ئێمە وەکو خۆمان توانیمان بە هەر شێوەیەک بێ بتوانین ئامانجەکەمانەوە بوو کە بتوانین کەمەندامانی ئێرەش بێنە دەرەوە بووی بتوانن ئەو بەهرانەی کە هەیەە بیبینین لێرانەیە و بەشکم توانن منافەسەیەک بکەن لە عێراقا ئێمە یانەکەمان لە 5 بەش پێگاتووە 5 بەشکەی چێکلەوانە تۆپی سەرمێزەکە قاعەکەی خۆمانە یاریەکەی خۆمانە یاری تۆپی سەبەتەیە یاری گۆڵبۆڵە یاری ساحە و مەیدانە یاری تۆپی پێی کەمەندامانە ئێمە ئەم یاریانەمان لێرێ بە تایبەتی ئێمە ئێستا تۆپی سەرمێز تقریباً خاوەنی چەندین نازناوە لەسەر عێراق یەکێک لەوانە ئێمە 3 جار لەسەر ئاستی عێراق یەکەمی عێراق بووین 2011 2012 2013 و تقریباً 5-6 یاریزانمان ئەو هەر لەو کاتەیە کە یاریزانمان منتەخەب عێراق بووە کانی سەناریە سامان سیانی نابیستەشمان هەر یاریزانی منتەخەب عێراق بووە ئێستا حالی حاضر 8 یاریزانی کەمەندامی باشمان هەیە لە ناو یانەکە بە کوڕ و کچەوە بەڵام ئێستا حاڵی حاضر یاریزانێکمان ڕاڤین نەجمەدین بۆ ئاستی ناشئین با بڵێن تازە پێگەیشتوان هەڵبژێراوە بۆ هەڵبژاردەی عێراق و ئینشەڵا ئومێدی ئەومان پێیەتی کە وردە وردە بەشداری لە پاڵەوانێتەکانی دەریشەوە بکەن.
ئەو مەرجانی کە با بڵێن لەم یاریە هەیە ئەبێ یەکەم شت توانایەکی هەبێت توانایەکی جەستەیی هەبێت بەڵام ئێمە یاریەکەمان لە چەند فئەیەک پێکاتووە ئێمە یاری کەمەندامان جیاوازەکەی لەگەڵ ساخەکان ئەوەیە بە فئاتە فئەکانیان جیاوازە فئەی 1 تا 5 لەسەر کورسیە فئەی 6 تا 10 ئەوانن کە بە پێوەن هەر یەکە بە پێی کەمەندامەکەی لەگەڵ ئەوەیە یاریەکە کە با بڵێن جۆری کەمەندامەکەی وەکو ئەوە نابێت تێکەڵاو بکرێ لەگەڵێکە لەبەرەوە لە جیهانە بەعام فئاتی کەمەندامان جیاوازە بە پێی فئاتەکان تەعاملی لەگەڵاکرێ ئەوەی کە زۆر گرنگە بە نسبە کەمەندامانی ئێمە کەمەندامانی کوردستان خاستە من باسی ئێرەکەم یانی سەراحەتی پێ بڵێم ئێمە لە کۆمەڵگاکەی ئێمە کەمەندام وەکو شتێکی نامۆ سەیرەکرا دایم لە با بڵێن لە ماڵەوە وەکو کەسێکی بێتوانە سەیرەکرا بەڵام دەرهێنانیان و هێنانیان بۆ ئەم شوێنانە با بڵێن ئەم میانانە ئەمە وای لەکە لەو حاڵەتە نەفسی دەرونی کە هەیەی دەرچێت بۆ ئومێدێکیکەی پێبەخشێتەوە ئێمە زۆربەی زۆرمان ئێستا چەند کەس یاریزانی کەمەندامە مەسەلەن ئەڵێ لەوەتەی من هەبوو مامەسا لە ماڵەوە بووم هەر نەمزانیوە چی بکەم یا خۆم بە قەزای ئەلکترۆنیات و ئەمانەوە مەشغوڵ کردووە یان نەمزانیوە چی بکەم تووشی حاڵەتێکی نەفسی ناخۆش ببوون بەڵام خۆشببختانە ینی ئەمیانەیە بووە هۆی کە دەرگایەک بێ بۆ کەمەندامە من لێرە شەو داواکەم ئەوەی کەمەندامی هەیە ئەوەی شتێکی هەیە لە ناو شارەکەیە بابیانێنم بۆیانێ ڕۆژ کە هیچێکە لەو یانانەی کە خزمەتی ئەو کەمەندامانەکە هەم بۆ تەندروستیان هەم بۆ وەرشەکەشان ئەگەر مۆهی بۆ و شتێکیانتیان موجود بێ یەکێک لەو شتانی کە باسی کرد ئێمە ئەم یاریزانە کە تەمرینی پێەکەین کە مەشقی پێەکەین لێرە هەموو هەدەفێکمانەوەیە کە بتوانێت هەڵبژێرە بۆ هەڵبژاردەی عێراق لە ڕێگەی هەڵبژاردەی عێراق بتوانێت کە بەشداری ئەو پاڵانەتەکە کە لە دەرەوەیە تەسیرێکی زۆری ئەبێ یەک بۆ ناوی شارەکەی خۆت بۆ ناوی کوردستانە مەسەلەن ئەمە هەمووی تەسیراتی خۆی ئەبێ بۆ حاڵەتی دەرونی و یاریزانە ینی ئێمەش کەم نین لە چاو با بڵێن ئەوانی کە لە باشوور و لە خواروی عێراق با بڵێن لە ناوەڕاست و خواروی عێراق ڕاستی تیاکەن و ئەڕۆنە دەروێنەوە ئێمەش بەشێکین لەو حاڵەتە کەمەندام ئێمەش هیچ کەمی نییە لەوان ئێستا ئێمە ئەو یاریزانانەی کە ئێمە با بڵێن بەشداریەکەن ئەوانن کە لەسەر کورسیە بازێکیان و بازێکیشان هەیە بەپێی ڕاوەستاوی با بڵێن کورسەکە ئەوەی کە لەسەر کورسیە هەنێ قانونی جیاوازی خۆی هەیە هینی ڕاوەستاوەکە وەکو کەسانی ئەحتیادیە کەسانی ساخ چۆن ئیکات بەو شێوەیە بەس کەسانی ئەوانی کە لەسەر کورسی یاریەکەن جیاوازەکان ئەوەیە لە فئەکانیانە فەرقەیە مەسەن فئەی یەکە دەیە دوو دەیە فەرقی هەیە لەگەڵ فئەی 3 و 4 و 5 لەبەر ئەوە جیاوازەکە مەحدودە بەڵام وەکو ڕاضەکە بەعامەتەن یەک شتە وەکو یاریەکە بەس لە هەنێشتی لایانی بەسیتەوە جیاوازی هەیە ئێمە بەسەراحەت ئەوەی کە من بەلامەوە گرنگە من داوا ئەکەم لە هەموو شاری سلێمانی لە هەموو دایک و باوچێک کە بتوانن ئەگەر کەمەندامیان هەیە با بێنن بۆ لای ئێمە تاقیەکشان بکەینەوە لەوانەیە ئەوانەی کەیەن بەهرەیەکیان تیا بێت تا ئێستا دەرنەکەوت بێ بەڵام ئەگەر تا تەمەنی مناڵ بێ باشترە تا تەمەنی مناڵ بێ باشترە بەڵام لە عینی کاتیشە هەر جۆرە کەمەندامێکن با بێنن لەوانەیە احتیمالە ئێمە لێرە ئیسفادەی لێ بکەین و دووە ڕۆژێکی باشتری هەبێت ئێمە لە هەفتەکەیە با بڵێن 3 ڕۆژ تەمرینی خۆمانمان هەیە شەممان دووشەممان لەگەڵ چوارشەممان ئێمە ئەو 3 ڕۆژە هەمانە هەچ کەسێک ویستی بێت بۆیانەکەمان لەو 3 ڕۆژەیە بێ ئێمە لە سەعات 1:30 لێرەین ئیتر تا سەعات 4 لێرە ئەبین تا ئەو کاتە چێ هەو لەسەر سەر و سەرچاومان ئێمە شوێنەکەمان دیارە ئێمە هەر دایرەی ئاوەکە با بڵێن لەسەر شەستێکە بەرامبەر خەسخانەی فاروق ئەمبەری دایرەی ئاوەکەیە پشتی دایرەی ئاوەکە یانی ڕۆژە ینی شوێنێکە دیارە لە ناو شاری سلێمانی هەچ کەسێک ویستی بەس بێتە شەستێکە بێتە لای دایرەی ئاو یەکسەر ئەزانێ یانی ڕۆژ بەرامبەرێتی ئەوم نەریمان ئەحمەد فەرەجە یانی زانی یانی ڕۆژم
یعنی کەمەندامان لە ساڵی 2002 یاریزانم لە بتۆڵەکانی عێراق وەکو بتۆڵەی عێراق بتۆڵەی جمهوری بەشداریم کرد 2013 لە منتەخەب وەرگیراوم لە منتەخەبی بەقایە بووم 7 ساڵەکەمی کوردستانم 15 ساڵە بەردەوامم لە یاری زۆر دڵخۆشم بە یاریەکەم زۆر بەردەوامیشم هەتا ئیستا چەندەها یاریزانی تر هەیە کە ساخیشن ناتوانن بەردەوام بن لەوانەیە ساڵە 2 ساڵ یاریکە بەس ئێمە خۆمان ئەو تموحەمان هەیە حەزمان لە یاریەکەیە بەردەوامین هەتا ئیستا 15 ساڵەوەکو یاریزانێکی تێنسی سەرمێز بەردەوامم هیوادارم زیاتر بەرەو پێشش بچم چونکە لە نادیەکەمان هەموو شتێکمان بۆ دابین کراوەکو نادیەکە دڵخۆشم زۆر بە یاریەکەمان لەگەڵ چەندەها برادری خۆمانان یاری ئەەکەین هەمومان وەکو خوشکوبرا بەردەوامی لە یاریەکەمان زۆر سپاسی مامۆساکەشمان دەکەین بەڕاستی زۆر هەوڵمان لەگەڵەیە ماندوو ئەبێ لەگەڵمان زۆر زۆر سپاسیەکەم دەستی خۆش بێت. ناو محەممەد فازیلە وا بۆ 3 ساڵە چێت یاریزانی تێنسی سەرمێزم بۆ کەسانی خاڵپێدای سێبەت لەیانێ ڕۆژ یاریەکی هەتا بڵێ خۆشە بەلای ئێمەوانی هەستێکەکەینە ئێرە یاریەکەین دەرلاین دەرونی وا مرتاحە بێت زۆر خۆشە بۆ کەسانایی لە ماڵەوەینە دەرەوەی کە بتوانین چۆن بڵین خۆمان بە یاریەکە هەم چێژێکیش لێبینی لەگەڵ هاوڕەکانیشمانە تێکەڵاوە بین و قسەی زیاتر ئەەکەین بەڕاستی کەسانی خاڵپێدای تایبەت هەر ئەوە نییە لە ماڵەوە دانیشەدیان تاوکە خاوەن پێدای سێبەت ویچی پێ ناکرێت من لێرە پامێک بلێرم بۆ داک و باوکان ئەو کەسانی کە خاوەن پێدای تایبەتیان هەیە یەکەم شت بە بینێرنە بەر خوێندن ینی ئیهمال نەکرێن ئەو داک و باوکەکان بەکەم سێریان نەکەن من حەمد و سەنا بە خواجان کە خێزانێکی باشی پیاوم کە نیان هێشتۆ لە هیچ شتێکم کەم بێ هیوای تەمەند درێژی بۆ داک و باوکمە خوازم و تەمەند ناژەکەم هەموو خێزانێک ئەو هەر کەسێکی خاوەن پێدای تایبەتیان هەیە بە هەر جۆرێک بێ بیانێنە دەرەوە لە ماڵەوە نەمێننەوە ڕاستیەکەی لێرە شۆ سپاسی یانەکەم کەم لە بەڕێز کاکفرسە شاڵی سەرۆکی یانە و جێگری پاراۆمپڵی یەکەمی عێراق جێگریەکەم پاراۆمپڵی عێراقە بە مامۆساکاروان کە زۆر زۆر هیلاک بۆ بەدەستمانەوە ئێمە سپاسێکەین ئەوەی کە مامۆساکاران پێشکەشێکا شتێکی زۆر زۆر کەمە ینی کەم ڕاهێنەرەیە بتوانێت ئەوە بکات و لێرەشەوە ئەمێ و پامێ بگەێنم کە ئیشەڵا بەردەوام بم هەتا نەتیجەی باشتر مەبێ من یەک جار بەشداری بتوڵم کردو پاڵەوانتیم کردووە دواییم سێمی عێراق بووم و تەمەناکەم ئیشەڵا بۆ شتی زیاتر لە عێراق و ئاسیا و ئەوروپاژ ئیشەڵا وەکو خودی خۆم مێرم بەخوای گەورەی ئیشەڵا ڕۆژێک لە ڕۆژان بم بە باشترین یاریزانەرەک و یاریزانەکانی جیهانی بژیت فەرقمان نییە لەگەڵەوانەی کە هەنی با ئێمە ژۆ بەکەم سێر نەکرێن هەوڵ بین ماندوو بین بۆی کە بە ئامانجەکەمان بگەین ئیشەڵا بۆ ساڵانی داهاتوو بتوانین نەتیجەی باشترمانە بێت.